تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هاوار باوکەی جان تۆ بۆ واکەی بە قوربانە من هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوورە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شفرێ لێمان کردەوە یعنی چی لێها مرد تا ئێستا چاوەڕێی سێوەکەیت ئەرە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زێباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵنێ جۆلانەکە ئەوەش بڵێ پاڵنێ باە جوان نییە ئەوە چێ بوومە لەرزەیە ملەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاش ئەیاخوا فەرمۆن کاک نیعمەت دە فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو سلام علیکم کاکە سەردار چۆنی باشی خاڵێ لە چیای سەر چاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باسێ تۆ باشی نیعمەت نعمەتشی ئەحبا نزیکە گەڵایۆشخانی یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە واللهی جامام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیزگیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەلمی ناناسێت ئەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جعفەر چۆنە باشە شکۆر جعفەرکیە مامە قەیز خودە مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا قەینا دەوازی لێ بێنەر ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەت مناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕۆێن ئەمە عیبە کاکە ئەیدە کاکە خۆ چی بکەم باوک بۆ خڵەفاوە بە قوربان لی مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسەس لاکە وەرە قەتەکەی چێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبر شتەکە ئاواهیە پێتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین داخ دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ بەخوا ئەڵم خۆی پیس ناکات باوکە واللهی بەرە وەڵڵا وا گەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکەمە خەمە گەورەکە بەخوا ئەگەرم جای دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانە بەتانی چی بەس ڕەحمەت لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەنە و خوان پیسەکەن فڕیانە لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ وای دەست و خۆش بەرەوە دەست و خۆش وەش ئەڵێم حەزی لە چییە مامە قەیز بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوەتە سەرەوانێ بۆ یەکەم قەرەخرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆتانێن قەرە چییە؟ قەرە خەرمان ئەوە نیە وەکو ساوەر خزمانە ئامۆزامانە ئامۆزامان ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە ئەمە باوکم و خاتی خۆش نوێتن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات پۆی ئاخر باوک ئاخر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوشخان هێنیاڵ کاکە داوای لێ بۆ نەکەم بەخوا مەسەی لێ تێگاوە ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەنە مالە دەمێ گەلاوشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەری ئێوە ئەمانە خزمەتەکەن ئێمە کێ خزمەتمانکە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆ هیچ ناخۆم بەخوا نەنە بەیانی چێشتوناتان بۆکەم هەسەدی با بڕێن خواعسیتان کێشا با بڕێن ئەسێن نییە کاکم ناڵەکەم بە تەنیایە لە خزمەتان نابووین یاخوا بەخێر بێن ماڵتان چیە باجی نیعمە دەڕوا باجی نیعمەتی چێەوە تۆ بۆ هەر شەکلەکەی خەی حافیستان بێ حافیستان بێ بەخێر بێن یاخوا هاتان لەگەڵ ئەرێ باوکە تۆ بۆ حای منێ برد بۆ چی بۆ چێ بهات کورە و میوانانە ئاخەتە دوو قسەی ڕێک و پێکە بکردایە وەڵا ئەو ژنە جوواکی لە بۆ بۆچی بۆ مارە نەکردم شۆڕناکە و جوانە بەڵێ والله السلام عليكم. ئەدی کوڕم بۆ ئەوەتان پێ و ڕۆڵە واللهی باوکە ئەوە لەو مارشێدەم و دۆزە سناو گشتمان کرد و خۆمان هین کرد حەزان لێ سەلیم بەخوا ئیتر شتێ لەو بابەتە کاشمار باشە هیچی تیا بوو وڵی باوکە بۆ پارە نەما کرد
أي. والله كابرات زيتوني تصيب وهذا أولي يعني يوجد عليك يعني بو أمانة الزيتون خوتان سوق الرسوا كرد شو باقي شو بوي بتاخدي ئەرێ ڕۆڵە بەما خۆ فە منە ڕەوتکانە چیە لێرە أنا باوك تو جاري بيتانك بمشكلة ماني تو من ناسي أو لا كان من ناسي توا باوکە دەبەسە خودت بێت تااقەت مەکە ئەزانم بۆ باپیرم دڵتەنگی شەڵا چاکە بێت ورا بابا جورك مسألة باوتان نییە مسألة باپیرتان نییە أي أكتيفي بيجا كمان صفرة على مالا باوك والله مزاني بحستي بو باوكر بيتاخدي أزاين شون هرشي تان كدو بوم حصينا شي باوكا أكتيفي بيجا كمان